از بحثوان داتایان بکم لروجاوای کردستان و نافچین بند سلاط ریوبریا خسر یعنی الهرم باکر و رجالات سوریه بگشتی 863,388 خواندکار هنه کو ل 4103 دبستانان دخوینن هجمار مامۆستایان جی بۆوان دبستانان 43,099 مامۆستەنە. ئەگەر ناوچە بناوچەیان بەحەس بکەن ناوچەیە جزیرە ڕۆژئاوای کوردستانی لەوێر هەژمارە خوێندەکاران 204,215 هەژمارە دبستانان 1,774 دبستانن 17,665 مامۆستە لە هەرێما جزیرێ هەنە. لە ناوچەیە عەفرینێ و شەهبایێ 13,277 خوێندەکار هەنە لە 71 دبستانان دخوینن هەژمارە مامۆستایان ژی 1,166 مامۆستەرە. لە هەرێما فەراتێک و کوبانێ و سڕینێ لەخۆ دەگرە 65,423 خوێندەکار هەنە لە 571 دبستانان دخوینن 3,556 مامۆستە لەوێ هەرێمێ هەنە. لە دێرە زۆرێ هەژمارە خوێندەکاران 300,000 خوێندەکارن 739 دبستان لەوێ دەرێ هەنە 7,540 مامۆستە. لە ڕەقا 113,684 خوێندەکار هەنە کو لە 389 دبستانان دخوینن هەژمارە مامۆستەیان لە هەرێما ڕەقایە 5,986 مامۆستەنە. لە تابقا 49,367 خوێندەکار هەنە لە 240 دبستانان دخوینن 10,149 مامۆستە هەنە. لە ناوچەیە منبج 117,422 خوێندەکار هەنە لە 346 دبستانان دخوینن 4,992 مامۆستە هەنە.